لە ساڵی 2019 ئەنجام درا دەکرێت بۆ ئەم ساڵیش لە کۆتاییەکانی ساڵی 2023دا کۆنگرە ئەنجام بدرایە بەڵام بە چەند مانگێک پێش وادەی خۆی کۆنگرە ئەنجام درالبەت کە دواکەوتنی کۆنگرەکان کە لە کاتی خۆیدا ئەنجام نەدراوە لە ماوەی ڕابردوودا یاخود لە کۆنگرەکانی تردا هەڵبەت بەهۆی بارودۆخی سیاسی یاخود نەگونجاندنی زمینەیەکی لەبار بۆ ئەنجامدانی کۆنگرە بۆ بەڵام بۆ ئەم ساڵ و بۆ کۆنگری پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆشحاڵیەوە بە خۆشبەختانە کە بەر لە وادەی خۆی کۆنگری پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام دەدرێت کە بڕیاروە لە 27 مانگ واتە 27 نۆ ئەنجام بدرێت کە ئەمەش بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی و بایەخی خۆی هەیە با لەم راپۆرتەدا گرنگی و بایەخەکەی ببینی. یەکەمین جارە لە ژیانی سیاسی خۆیدا یەکێتی نەک لە وادەی کە لە پەیڕەوی ناوخۆی خۆی داهاتووە بەڵکو و زووتریش کۆنگرەی خۆی دەبەستێت. ئەمەش گڕوتین و کاریگەری گەورە لای کادران و هەڤاڵان و جەماوەرەکەی یەکێتی باڕاستی دووبارە ئاسانەوە و جۆشدانەوەی خەبات دێت. بۆ دەرەوەی لایەنەکانی یەکێتیش ئەمە هەنگاوێکی گرنگە کە یەکێتی بتوانێت لە وادەی خۆیدا کۆنگرە ببەستێت. کۆنگرە وەکو دینەمۆیەک وایە کە تۆ نوێگەریت کرد تازەگەریت کرد دەتوانی بەرەو پێشوی بەری و ئەتوانی ئامان زوەرگری ئەتوانی ڕێخستنەوە بکەیت ئەتوانی چالاکی زیاد بکەیت و لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی شۆدۆریشی تاسیری خۆی هەیە و کۆنگرە ضرورێتیشی حیزبیە و بەردەوام حیزبەکان لە نوێبوونەوەکە و بەردەوام حیزبەکان بەرەو پێشەوە بە بۆیە کۆنگرە لە کاتی خۆیان بەسی گرنگیشی وستۆی زۆر گەوری هەیە لەسەر بازار لەسەر قود لەسەر ڕێکەوتنە سیاسیەکان لەسەر هەموو کایەکانی سیاسی و ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەلای یەکێتیەوە هەمیشە ژنان ڕۆڵ و پێگەیان دیار بووە لە گشتکایە سیاسی و ڕێکخراوەی و بگرە سەربازیەکانیشدا بۆ هەموو قۆناغ و سەردەمەکان. لە کۆنگرەی پێشووتر و ئەم کۆنگرێشدا ژنان ڕۆڵ و بەرپرسیارەتییان دەبێت بۆ ئەوەی بتوانن شانبەشانی پیاوان بەشدار بن و خەبات بکەن و تێبکۆشن لەو مافەی پێویستە بۆ ژنان دەستەبەر بکرێت. هەڤاڵ مانجەلال یادی بەخێر هەموو کاتەکان هەموو جارێ حسابێکی جیاوازی بۆ ژن کردووە. جا ئێمەش زۆر گەشتبینین کە با لەم کۆنگرەیە و لە ئێستایە کە زۆر سپاسی سەرۆک پاڤڵەکەین کە ئەم بڕیارە گرنگەیە و لەم کاتەیە بەستنی کۆنگرەی پێنج بڕیارێکی زۆر گرنگ بوو زۆر کاریگەر بۆ سەر ساحەی هەرێمی کوردستان و بە تایبەتی کە سیاسیەکەی ئێستا کە پێویستە کە ئەم کۆنگرەیە زۆر کاریگەری لەسەر هەموو لایەنەکانە بێ پاشان دوایەوە ئێمە داواکارین لە کۆنگرە کە پێگەی ژن بەهێزتر بێ لە ناو کۆنگرەیە. لە دەرەوەی پێویستیەکان لە بەستنی کۆنگرە بۆ یەکێتی کادران و هەڤاڵانی یەکێتی دڵخۆشن بەوەی کۆنگرە بۆ یەکەمین جارە لە وادەی خۆیدا دەبەسترێت. ئەمەش لە خۆیدا بابڕیارێکی گرنگ و جێ دڵخۆشی و گڕوتینی زیاتر یەکێتیانە دێت و دەتوانێت لە ڕێگەی کۆنگرەی شەوەیەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە گۆڕانکاری گەورە دروست بکات کە بەجۆرێک بێت لە ئاس چاوەڕوانی و ئەو هەلوو مەرجە بێت کە ئێستا هاتوۆتە پێش. من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کادرێکی ئەم حیزبە خۆشحاڵم بەوەی کە کۆنگرە لە کات و ساتی خۆیدا دەبەستێت. دیارە بەستنی کۆنگرە ئەهمیەتێکی خۆی هەیە گەورەیەکی خۆی هەیە بۆ ڕێخستنەوەی کارەکانی ئەرشی حیزبیمان و دەستخۆشی لە کاک سەرۆک باڤڵەکەم کە بۆ بەستنی ئەم کۆنگرە و ئیشەڵا کۆنگرەیەکی سەرکەوتووە بێت لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە کۆمەڵانی لەسەر باشتر گوزەرانی خەڵکی کوردستان و کادرەکانمانە بێت. لە هیچ ئان و زەمان و قۆناغێکدا قەت نەبووە هێندەی ئەمڕۆ یەکێتی ئەوەندە یەک دەنگ و یەک بڕیار و یەک هەڵوێز بێت. هەر بەم یەک دەنگی و یەک هەڵوێستی و یەک بڕیاریەوە یەکێتی دەچێتە کۆنگرەوە. ئەمە شوای کردووە کۆنگرەی پێنج لە هەموو کۆنگرەکانی دیکە جیاوازتر بێت. گۆران سەینووری، گەلی کوردستان، سلێمانی. هەمووتان بەفراو خەباتێرێک خۆم دەزانم بۆم بشتی هەمووتان. سەر لە بەیانی ئەمڕۆ لە سەعاتی بەیانیەوە هەتا 4 ئێوارە کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام دەدرێت بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە. جا ئێستاش دەچینە لای
شڤان کە زانیاریمان دەداتێ لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی کۆنفرانسی مەڵبەندی یەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی. سڵاتان لەبێ دیارە ئەمڕۆ لە سەرجەم ئۆرگان و مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی لە تەواوی هەرێمی کوردستان لێ کاتا کۆنفرانسەکان بەڕێوەچێت بۆ کۆنگرەی 5 یەکێتی. دیارە لە مەڵبەندی سلێمانیش لە 2 هۆڵی جیاواز کۆنفرانس بەڕێوەچێت کە لە هۆڵی شەید ئارام کۆنفرانسی ئەنجومەنی مەڵبەند بەڕێوەچێت کە 100 کەس مافی دەنگدانی هەیە لەو هۆڵەدا و 50 کەس کاندیدە و 90 کەس دەچێتە کۆنگرەوە تا 90 کەس دەچێت مەرجە لەو 90 کەسە 4 کەسیشی ئافرەت بێ و ئەگە زیاتریش بێ بە هەمان شێوە کێشە نابێ بەڵام دەبێت لە 4 کەس کەمتر نەبێت لە هۆڵی دادەهێرۆژ لە هەمان شێوە لە مەڵبەند ئەنجومەنی ڕاوێژکاران دەنگدان کۆنفرانس دەکەن لەم هۆڵە 155 کەس مافی دەنگانی هەیە 57 کەس کاندیدە 4 کەس دەردەچێت دواتە ئەم 4 کەسە مەرجەیەکێکیان ژن بێ و ئەگەر زیاتریش بێ بە هەمان شێوە بە پێی یاساکە هیچ کێشە دروست نابێت بەڵام دەبێت مەرجە ژنێکی تیابێت لەم 4 کەسە واتە کورسیە کۆتایە ئەگەر بێت و دەنگی زیاتریانێ ناوە ڕێژیش نام بەرز دەبێتەوە بۆ ئەندامانی کۆنگرە ئەمەش لە پەیڕەوی ناوخۆدا هاتۆ بۆ کۆنگری 5 یەکێتی کە بڕیارە 27 مانگ بەڕێوە بچێت لە پێشوادەی خۆی واتە ئەمە یەکەم جارە لە هەرێمی کوردستان حیزبێک نەک لە کاتی خۆیدا بگرە بەر لە وادەی خۆشی کۆنگرە ئەنجامدات ئەمەش کۆنگری 5 یەکێتی نیشتیمانی کوردستانە. کۆنگرەی بەدیهێنانی ئاواتەکانتان بێت هەم لە سەرکردنی یەکێتی میلەتان و گەشەپێدانی دەرگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و نێرکردنەوەیان و بەڕێوەپێکردنیان بە شێوەیەک کە زەمینەش بۆ گەشەپێکردنی هەمەلایەنە زیاد بکات. هەمووتان بە براو خەباجێری خۆم دەزانم خۆمش ئی هەمووتانم. نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا دروشمی 5مین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بڕیار وایە لە 27 نۆ ئەنجام بدرێت. جا ئەم کۆنگرەیە لە دوای 4 ساڵ واتە لە ساڵی 2019 کە کۆنگرەی 4ەم ئەنجام درا لە دوای 4 ساڵ کۆنگرەی 5می یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام دەدرێت بەڵام پێشوادەی خۆی واتە بە چەند مانگێک پێشوادەی خۆی کە ئەمە بۆ یەکەمین جارە لە مێژووی هەرێمی کوردستاندا لەسەر ئاستی حیزب و لایەنە سیاسەکان بەگشتی
کۆنگرا لە پێش وادەی خۆیدا ئەنجام بدرێت. جا لەم بەشی پرۆگرامەکەدا لەسەر گرنگی ئەنجامدانی کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین و لەگەڵیشیدا سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرا چی بەسەردێ یا بڵێ بارودۆخەکە چی بەسەردێ بۆ پێی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی کاریگەرە لەسەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین هاوڕێ سلێمان کە بەڕێزیان کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک هاوڕێ سڵاو لێبێت، بەیانیت باش، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. پێش ئەوی کە باز لە گرنگی ئەنجامدانی کۆنگرە بکەین بەگشتی با سەرەتا بزانین کە ئایا کۆنگرە بۆ یەکێتی بۆچی کۆنگرە دەکات، کۆنگرە چ گرنگیەکی هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان؟ سڵاو لە هەواڵانی دەنجی هەواڵانی گەلی کوردستان، سڵاو لە بینێرە بەڕێزەکانتان. دیارە ئیمڕۆ 21 کاتژمێر هەشتی بەیانیەوە کۆنفرانسەکانی مەڵبەندی 24 ڕاپەڕین لە دەبەری ڕاپەڕین دەستیان پێ کردووە وەکخۆ ئامادەکردنێک بۆ بەربژێرکردنی کاندیدەکانی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕیارە لە 27 نۆی ئەم مانگەدا لە سلێمانی بە ئامادەبوونی یان بە بەشداربووی 600 هەواڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ببەسترێ کە ئەم کۆنگرەیە خۆشبەختانە چەند مانگێک بەر لە وادەی خۆی بۆ یەکەمین جارێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئەحزابە سیاسیەکان کە حیزبێک بتوانێت لە کات و ساتی خۆیدا کۆنگرە ببەستێ بە دڵنیاییەوە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە وەک کادرانی وەسەد و بۆ هەموو جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم کۆنگرێدا یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە چاو بخشێنێتەوە بە پەیڕەوی ناوخۆی حزب و کۆمەڵێک ئاڵوگۆڕی گرینگ ئەنجام بدا و بە دڵنیاییەوە ئەم کۆنگرەیە کە هەرچەندە هی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ڕنگدانەوەی دەبێت لەسەر تەواوی هەرێمی کوردستان لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی کاریگەرە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی. بۆیە ئەو کۆنگرەیە هەر چاکسازیەک و هەر گۆڕانکاریەک لە ئاستی هەرێمی کوردستان دەبێ و بە دڵنیایەوە دڵخۆشکەر دەبێت بۆ هەمومان. بەڵێ باشە کاکاوڕێ بەڕێزیشتان ئاماژەتان پێدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیدا ئەمە بۆ یەکەمین جارەکە بتوانێت کۆنگرە لە کاتی خۆیدا و بگرە پێش وادەی خۆشی ئەنجام بدات. ئەمە بڕیارێکی قورس نەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان دابێتی بۆ ئەوی کە کۆنگرە لە کاتی خۆیدا یاخود لە پێش وادەی خۆیدا ئەنجام بدات؟ بڵێ بە دڵنیاییەوە ئەنجامدانی کۆنگرە لە کات و ساتی خۆیدا بڕیارێکی قورسە، بەڵام لە ئاستی ئەو سەرکردایەتی و بڕیارەکانی سەرۆک بافە و تاڵەبانی کە ئێستا سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا بە دڵنیاییەوە هەنگاوەکانی ڕابردوو لە دوای کۆنگرەی چوار هەنگاوەکان هەموو هەنگاوی ئەرێنینە و دیداری یەکێتی یەکێک بوو لە نوێگەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردوو ئەنجامماندا و بە هەمان شێوە بەردەوامین لە نوێگەری بە سەرکردایەتی سەرۆکمان و دڵنیاین یەکێتی هەنگاوی گەورە لە دوای ئەو کۆنگرە دەنێ بەرەو چاکسازی لە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان. کەواتە کاکاوڕێ دەتوانین بڵین کە ئەنجامدانی دیداری یەکێتی کە پارساڵ ئەنجامدرا ڕێگە خۆشکەر بوو بۆی کە کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە کات و ساتی خۆی تا ئەنجام بدرێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە دیارە ئێمە دەزانین کە کۆنگرە لە چوارچێوەیەکی تایبەتدا کار و هینەکانی خۆی ئەنجام دەدا بە ڕێژەی بەشداربوویەکی مامناوەند، بەڵام دیداری یەکێتی بە بەشداری هەموو جەماوەری یەکێتی بە ئاڵوگۆڕکردنی بیرۆڕا لەگەڵ هەموو هەواڵان لە خوارەوە بۆ سەرەوە تواندرا پێشهاتێکی تازە و دیدێکی تازە بێ کە ڕاو بۆ چوونی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و
خەڵکی یەکێتی لە خوارەوە وەربگرێ بۆیە ئەمە پێشخەریەکی دەست پێشخەرێکی زۆر باش بوو و هەنگاوێکی باش بوو بۆ بەستنی کۆنگرەی پێنجەم. جا بارودۆخی ئێستای سیاسی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی بارودۆخێکی دەتوانی بڵین هەستیارە. ئەنجامدانی کۆنگرەی پێنجەم لەم کاتەدا و لەم بارودۆخە هەستیارەدا چ کاریگەریەکی دەبێت؟ یاخود دەکرێت بڵین پێویست بووە کارێکی پێویست بۆ بۆی لەم کاتەدا ئەنجام درراوە لەم بارودۆخە هەستیارەدا؟ بەڵێ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروست بوو نووشیەوە لە سەرەتای دروستبوونیەوە لە هەلومەرجێکی سیاسی زۆر خەتەرناک کە بەسەرگەلی کوردستان داهات بوو بەسەر شۆڕشەکەی داهاتە بوو دامەزرێنانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە نوێگەریەکی تازەوە هاتنە مەیدان و توانیان ئاهێک بەبەر شۆڕشی کورد و بەبەر خەڵک جەماوەری کوردستاندا بکەنەوە لە کات و ساتی ئێستاشدا کە زیاتر لە 3 مانگە موچەی موچەخۆرانی هەرێم نەدراوە و هەرێمەکەمان بەرەو ئاقارێکی نەرێنی هەنگاوی ناوە و خەتەر لەسەر هەموو تاکێکی کورد هەیە ئەوەی بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو کە هەواڵانی دژە تیرۆر لە فڕۆکەخانەی ئەربەتی کشتتوکاڵی خرانە ژێر هێرشی داگیرکەرانی کوردستان ئەو دژە تیرۆرانە کە لە بەرگریکردن لە نیشتیمان لە کاتی شەڕی داعش هەر لە مەخمورەوە هەتا خانەقین لە دەستکەوتی گەورە و لە پاراستنی هەرێم زیاتر هیچی تریان نەکردووە بەڵام دیارە دژمنانی کورد چاویان بەو دەستکەوتە گەورانە هەڵنایە بۆیە ئێمە پێمان وایە کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی ئابووری و سیاسی گەورەدایە بۆیە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوحێکی تازەوە بێتەوە مەیدان و بە نوێگەریەکی تازەوە بێتەوە مەیدان و ئاڵوگۆڕێکی گەورەی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان بۆ چاکردنی ژیان و گوزرانی خەڵک ئەنجام بدە. بەڵێ باشە کاکاوڕێ بەڕێستان لە قسەکانتانە کە دەڵێن بە نوێگەریەکی تازەوە بێتەوە مەیدان هەڵبەت دروشمی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا کە دەڵێن نوێگەری لە کاردا مەبەست لە نوێگەری لە کاردا چیە لە کاری حیزبیدا بەتەنها یاخود نوێگەری لە کاری پەرلەمانی لە کاری حکومڕانی بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمڕۆ بەشدارە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیەکی سنووردار وەک ئێمە دەزانین ڕێژەی کورسیەکانمان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەیەکی دیاری کراو بوو بۆیە نەمانتوانیوە کاکاوڕێستەکان لە نێو لەم پرسیارەدا دەوەستین لەسەر بابەتی نوێگەریەکە دەوەستین و دەچینە لای هاوکارمان هەردی عادل بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە مەکتەبی ڕێخستنەوە سەبارەت بە کۆنفرانسی مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە قسە دەکەین زانیارەکانمان بۆ دەگوازێتەوە کاکاوڕێ لەگەڵ ما بمێنەرە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت هەردی سڵاو لێ بێت بانیت باش بەڕێوەچوونی کۆنفرانسەکان چۆنە ئێستا لە مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ سڵاوتان لێبێ دیارە کۆمیسیۆنی باڵای ئامادەکاری پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەی کردەیی دەستی بە کارەکانی خۆی کردووە یەکەمین هەنگاوی دەستپێکی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتیە لە هەڵبژاردننی کۆنفرانسە ناوخۆیەکان کە کاندیدانی کۆنگرە لە مەڵبەند و مەکتەب و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پرۆسەی دەنگدان دەستنیشانەکرێت من ئێستا لە مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانم ئێستا دەست بە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردننی پاڵێوراوانی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا دیارە لە مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان 20 ئەندامی مەکتەبەکە بەشداری لە پرۆسەی دەنگدانەکەکەن لەو ژمارەیە 13 ئەندامی مەکتەب خۆی پاڵاوتووە لەو ژمارەیە 9 لە ئەندامانی مەکتەب دەرەچن بۆ کۆنگرە هاوکات 85 ئەندامانی ڕاوێژکاری و پشتیوانی بەشداری لە
پرۆسی دەنگدانەکەن لەو ژمارەیە دوو ئەندام دەرەچێت بۆ کۆنگرا واتە لە مەکتەبی ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان 11 کەس سەرەکەوێت بۆ کۆنگرا و مافی بەشداریکردنی دەبێت لە کۆنگرا لەو 11 کەسە 3 کورسی دیاری کراوە بۆ خانمان ئەمە جێگیر کراوە هاوکات ئەشێ بە پرۆسی دەنگدانیش خانمی زیاتر دەربچێت بۆ کۆنگرا دیارە پرۆسەکە لەلایەن لژنەی باڵای هەڵبژاردنەوە چاودێری دەکرێت و هەر مەکتەبێک نزیکەی 4 بۆ 5 بۆ 6 کەس یا هەر مەڵبەندێک یار ئۆرگانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن 4 یا 5 یا 6 ئەندامی لژنەی باڵاوە یا ئەندامی چاودێری پرۆسەکە بەشداری دەکاوە بە چاودێری ئەوان بەڕێوە دەچێت پرۆسەکە بۆ هەر پرۆسەیەکیش دوو کورسی دیاری کراوە کورسی ئەندامانی مەکتەب جیاکراوەتەوە لەگەڵ کورسی ئەندامانی ڕاوێژکاری و پشتیوانی پرۆسەکە زۆر پرۆسەیەکی دیموکراسیانەیە و ئەندامانی هەم با بڵێن مەکتەبەکان و هەم ئەندامانی ئەنجومەنی ڕاوێژکاری و پشتیوانی بەو پەڕی شەوق و زەوق و دڵخۆشیەوە بەشداری لە پرۆسەکەدا دەکەن ئەوەی کە گرینگە ینی دووبارەی بکەمەوە ئەوەیە کە لە مەکتەبی ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان 11 کەس سەرەکەوێت بۆ کۆنگرا. هەمووتان بەبراو خەباتێری خۆم دەزانم خۆم پشتی هەمووتان. سپاس بۆ هاوکارمان هەردی عادل کە زانیاریەکانی بۆ گواستینەوە سەبارەت بە کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە و دەگەڕێم لای میوانەکەم کاکاوڕێ پێشەوەی کە بڕۆینە لای هەردی لەسەر بابەتی نوێگەری پرسیارم کە بەڕێزیشتان لە قسەکانتانە ئاماژەتان بەوەدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە بە نوێگەری تازە بگەڕێتەوە مەیدان. جا پرسیارەکەی من لەسەر ئەوە بوو کە ئایا نوێگەری مەبەستان تەنها لە کاری حیزبیدایە یاخود ئەوە تا لە حکومڕانی و لە کاری پەرلەمانی و بە شێوەیەکی گشتیە؟ بڵێ بە دڵنیاییەوە وەک پێشتر ئاماژەم پێدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حیزبەوە دەستی پێکردووە لەو نوێگەری و لە کۆدەنجی لە بڕیاردا و لە نوێگەری لە کاردا و کۆنگرەی پێنجەم بەو دروشمە دەستی پێکردووە. سەرەتا ئێمە ئەبێت ڕێزەکانمان ڕێخینەوە و پەیڕەوەکەمان بە گوێرەی هەلومەرجی سیاسی ئێستا چاوی تعدیل بکرێتەوە چاوی پێدا بخشندرێتەوە. دواتر ڕاستەوخۆی ئێمە دەزانین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانانە لە پێشە بە دڵنیاییەوە ئێمە ئامادەکاری پەشمان کردووە و حەز دەکەین هەڵبژاردنەکە لە کات و ساتەی خۆیدا لە 25 دو ئەنجام بدرێ بۆ ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت نوێگەری باش لە پەرلەمانی کوردستان بکە و لە ڕێگای پەرلەمانیشەوە بتوانێت لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان دەستێکی باڵای هەبێ و بتوانێت ئاڵوگۆڕێکی سیاسی گەورە و ئیداری لە هەرێمی کوردستان بەرەو چاکسازی بنێ. بەڕاستی ئەوەی ڕابردوو کە ڕووی داوە زۆر کەس لە معارەزە لە حیزبی بڵێن ئەو حیزبانی کە لە ناو دەسەڵاتدان خۆیان تاقی گرۆتەوە کە نەیانتوانیەوە هەرێم لەو قەیرانانە ڕزگار بکەن. بۆیە بەڕێی ئێمە و ئەرکین یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لەم ڕۆدا هەرێم لەو قەیرانە ئابووری و سیاسی گەورە ڕزگار بکە و بێتەوە مەیدان چۆن لە 76 هاتەوە مەیدان و جەماوەری هەرێمی کوردستانی دڵخۆش کردەوە بە شۆڕشی تازە و لەم کات و ساتەشدا دیسانجارێکی تر بێتەوە مەیدان و هەرێم لەو قەیرانە سیاسی و ئابووریە ڕزگار بکات. بەڵێ جا کاک هاوڕێ هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژوی خۆیدا ئامانجی سەرەکی و کارکردنی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ بەگشتی. جا لێرەدا پرسیارەکە ئەوەیە کە ئایا کۆنگرە
بۆ ئەم جارە یا بڵێ لە کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەیەوێت چی بکات چی خزمەتێک بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات ڕەنگە ئێستا دەرچوێکی زانکۆ پەیمانگاکانی یاخود ئەوە تا کاسب کارێکە لە نێو بازار یاخود لە هەر شوێنێکدا کار دەکات بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی پێنجی دەبەستێت بە من چی یا بڵێ کۆنگرە چ خزمەتێک چی دەکات بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی نەک تەنها بۆ کادران و لایەنگرانی خۆی بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کە توانیمان لە ناو حزبدا پرۆسەی دیموکراسی و پرۆسەی هەڵبژاردن ئەوەی کە ئێستا دەیبینین لەمڕۆدا ئەم کۆنگرەیە لە دوو ڕۆژی ڕابردووە کۆنفرانسەکان کاریان بۆ کراوە ئەمڕۆ هەڵبژاردن دەستی پێکردووە ئەوە دەلیلی ئەوەیە کە یەکێتی بڕوای تەواوی بە پرۆسەی دیموکراسی هەیە لە ناو خۆی حزبدا و بە هەمان شێوەش ئەو ئازادیەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تاکی ئەو کۆمەلگایە دەیەوێت ئەوەش یەکێکە لە کارەکانی کە فراهیمی بکە لە تەواوی هەرێمی کوردستان ئێمە دەزانین ئیمڕۆ لەو شوێنانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا تەواو دەستەڵاتدارە ئازادێتی ڕەها بۆ هەموو تاکێکی و بۆ هەموو ئەحزابە سیاسیەکان هەیە کە پێویستە ئەمە بگوازرێتەوە بۆ تەواوی هەرێمی کوردستان و بە تەواوی ناوچەکانی تر خاڵ یەکەم خاڵی دووەم هەرێمی کوردستان تووشی ئابوووریەکی بەهۆی ئابووری سربەخۆوە تووشی کێشە و گرفتێکی زۆر هاتووە بەدەیان ڕۆڵەی ئەم میلەتە کە بەدەیان ساڵە دەرچووی زانکۆیە دانەمەزراوە چاوەڕوانی دامەزراندنە موچەخۆرەکانی مانگێک موچە وەردەگرن مانگێک موچە وەرناگرن بەدەیان قەیرانی ترکە لە سەردەمی ڕێفراندۆم و هەڵەی ڕێفراندۆمدا ڕوویدا و بەدەیان کێشەی ترکە بە هەڵەی بڕیاری ئیداری و سیاسی لەو وڵاتەدا بەسەر ئەو میلەتەدا هاتوو ئەوانە پێویستە ڕاست بکرێنەوە کێش ئەمانە ڕاست دەکاتەوە بە دڵنیاییەوە ئەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت دەست بە ئەم کارە بکە و هەنگاوی ئەرێنی بنێ لەو بارەیەوە بەڵێ کاکاوڕێ لەگەڵماندا بمێنەرەوە هەڵبەت کە ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە خۆت ئاگاداری کە لە سەعات هەشتی بەیانیەوە تا چواری ئێوارە بەردەوام دەبێت دەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان ئەو زانیاریەکانمان بۆ دەگوازێتەوە سەبارەت بە مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵەبجە. سڵاوتان لێ بێ دیارە کۆمیسیۆنی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری مەڵبەندی ڕێخستین و شارەزووری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا هاتوونە تێرە بۆی کە ئامادەکاری بکەن بۆ ئەو پرۆسەیە کە بڕیارە ئەمڕۆ بەڕێوە بچێت دیارە لەم پرۆسەدا پرۆسەی کۆنفرانسی ناوخۆیەکانە لێرەوە ئەندامانی کۆنگرە لە سنووری مەڵبەندەکان دیاری دەکەن ئەگەر هاوکارم کامێرەکە بسوڕێنێ لێرە دەبینن ئەو ستافەی کە گەشتونە تێرە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی کە با بڵێن پرۆسەیەکی پاک و خاوێن بەڕێوە بچێت و هاوکات لیستی دەنگدەران و هەموو ئامادەکاریەکان تەواو کراون بۆەوەی کە بە شێوەیەکی شەفاف پێنجەمین ئەندامانی کۆنگرە لێرە دیاری بکەن من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر کاک ئەچمەلای کاک دەشتی کە سەرپەرشتیاری پرۆسەکەی کاک دەشتی ئەگەر پێم بڵێن بە شێوەیەکی گشتی لە سەعات چەندەوە پرۆسەکە دەست پێ دەکات و تا چەند ئامادەکاریەکان کراون بۆ ئەوەی کە با بڵێن هەڵبژاردنەکە بە شێوەیەکی پاک و بێگەر لێرە بەڕێوە وەڵە سلااو لێوە سلااو لە بینەرانی بەڕێز سلااو لە جەماوەر و کادری دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوڕۆ بە پەرۆشەوە چاودێری ئەنجامدانی پرۆسەی کۆنفرانسی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بۆ هەڵبژاردننی ئەندامی کۆنگرە بۆ پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارێمە لە چەند ڕۆژی ڕابردووە لەو دەڤەرەین و لە مەڵبەندی نۆ شارە زورین سەرجەم ڕێکارەکانی ئەنجامدانی کۆنفرانسی مەڵبەندی شارە زورمان ئەنجامدا و ئەمڕۆ دیاری کراوە لە سەرجەم ئۆرگانەکان کۆنفرانسی مەڵبەند و کۆنفرانسی سەرجەم مەکتەبەکان و ئۆرگانەکانی تر دەست پێ دەکات و لەو چوارچێوێدا ئێمە ئەوڕۆ لە کاتژمێر هەشتی بەیانیەوە وەگەوەی کە بەڕێز تەلارخان وتەبێژی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند پرۆسەکە دەست پێ دەکات و لە کاتژمێر چوار کۆتایی پێدێ و پاشان دەست دەکرێت بە جیاکردنەوەی دەنگەکان و دیاریکردنی کاندیدانی دەرچوو بۆ ئەندامی کۆنگرەی پێنجەمی ڕووی ئامادەکاری لۆجستیەکانەوە تا چەند ئامادەکاریتان کردووە لە لیستی دەنگدان لە لیستی کاندیدەکان ئامادەیە بۆی کە ئەوکات بە چاوڕوونیشتان هەبێ بۆ کادرەکان کە دەنگ دەدەن هەموو ئامادەکاریەکمان ئامادەیە هەموو شتێکمان ئامادەیە باشە بە شێوەیەکی گشتی تاوەکو سەعات چەند لێرە ئەمێننەوە بۆی کە
پرۆسەکە هەشت بۆ چواری ئێوارە ئێمە دەرگای سنووقەکانمان کراوەیە و بۆی هەر هەفاڵێک گە نەیتوانی لە کاتەکانی تربێ تا چواری ئێوارە دەرفەتیە بێت دەنگ خۆت سپاس بۆیوەش سپاس بۆیوەش بەڵێ دیارە هاوکارم پێم خۆشە هەندێکی تر لە وێنەکانتان ببووگازێتەوە لێرە لە سنووری مەڵبەندی ڕێخستنەوەی شارە زوری یەکێتی نیشتمانی کوردستاندا 6 ئەندامی کۆنگرە دەردەچن لێرە دیارە بەپێی ئەو پرۆسەی کە دابەشکراوە لە نێوان ئەنجومەنی ڕاوێژکاری و هاوکات لە نێوان ئەنجومەنی مەڵبەند چەند کاندیدێک دیاری کراون بۆەوەی کە خۆیان هەڵبژاردووە و ئەوانەی دیکەش کە دەنگ دەرن لێرە دەنگ دەدەن و لە دواتر کە لەگەڵ کۆتایی هاتنی پرۆسەکەدا لێرە بە ئامادەبوونی ئەو ستافەی کە سەرپەرشتی کۆنفرانسە ناوخۆیەکان دەکەن ناوی ئەو کەسانە دیاری دەکرێت یاخود دەردەچێت کە دەبنە ئەندامی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تاوەکو سەعات چواری ئێوارە لێرە ئەمێنەوە تاوەکو ئەوەی کە بە تەواوەتی پرۆسەکە بە کۆتا بگات ئێمە لەگەڵ دوایین زانیاریەکاندا ئاگادارتانەکەینەوە. هەمووتان بە براو خەباتێرێک خۆم دەزانم خۆم پشتی هەمووتان. سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە لە هەڵەبجەوە زانیاریەکانی داینێ سەبارەت بە کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە. جا لە هەڵەبجەوە دەچینە خوڕمات و دەچینە لای هاوکارمان حەیدەر ئەحمەد کە لە مەڵبەندی 16 حەمرین لە خوڕماتۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە و زانیاریەکانمان بۆ دەگوازێتەوە سەبارەت بە ئەنجامدانی کۆنفرانسەکە و هەڵبژاردنەکان لەوێ. سڵاوتان لێ بێم کاتان باش ئێمە ئێستا لە مەڵبەندی 16 حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستانی لە خوڕماتۆ و جیاواز لە ڕۆژانی دیکە ئێستا هەڵبژاردننی کۆنفرانسی مەڵبەندی 16 حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ دەکات. دۆک لە پشتمەوە ئامادەکاریەکان تەواو کراوە. لەم وەڵی منە 69 کەس مافی دەنگدانەیە کە 5 لەوانە سەردەکەون و دەبنە ئەندامی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە هەمان کاتژدا هەر لێرە لە مەڵبەندی 16 حەمرین لە بەشی سەرەوە بەشی ڕاوێژکاری یاخود بڵێن لەسەرەوە 12 کەس دەنگەدا لەوەش یەک کەس سەر دەکەوێت. کۆی گشتی 6 کەس لە قەزای دووسکورماتۆ سەر دەکەوێت دەبنە ئەندامی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەی تێبینی دەکرێت هەم ئامادەکاریەکان زۆر بە هەنگاوێکی باش ئەنجام ئەدرێت لە هەمان کاتیشدا بەشێکی زۆری ئەوانەی کە دەنگەدەن یاخود کاندیدن لە دەرەوەی هۆڵەکە لە ناو گۆڕەپانەکە بە شێوازێکی دیموکراسی ئەوەی ئەبینێ هەڵبژاردننی ئەم جارەی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاسی مەڵبەندەکان و یاخود مەکتەبەکان بە شێوازێک بەڕێوە دەچێت هەم گیانی برایەتی و تەبایی هەم کۆدەنگیەک دەبینی لەوەی کەوا هەمویان بە پەرۆشن بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قۆناغی ئێستای هەرێمی کوردستان و عێراق و بگرێ ناوچەکەیش پێویستی بەم گۆڕانکاریەیە پێویستی بەم کۆنگرەیە. بۆیە ئەتوانین بڵین بەگشتی کۆنگرەی ئەمجاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکی گونجاو و لە کاتێکی شیاوە ئەنجام ئەدرێت لەبەرەوەی قۆناغی ئێستای عێراق وا دەخوازێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت بۆ ناوچە دابڕاوەکان بەتایبەت لە سنووری دیالە سڵاحەدین کەرکووک و ناوچەکانی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک تاکەلایانی سیاسی توانوویەتی لەگەڵ قۆناغەکاندا خەبات بکا و سیاسەتیش بکا و لە هەمان کەشدا ببێتە پارێزەری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی و خەڵکی ناوچە دابڕاوەکان بەتایبەت. بۆیە کۆنگرەکە بە شێوەیەکی ڕێک و پێک ئامادەکاریەکان کراوە و پاشکەمێکی دیکە دەست پێ دەکات. سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە لە مەڵبەندی 16 حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان لە خوڕماتۆوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سەبارەت بە گواستنەوەی زانیاریەکان دەربارەی کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت لە سەعات 8 بەیانیەوە کۆنفرانسەکان دەستی پێکردەوە تا سەعات 4 ئێوارە بەردەوامی دەبێت. دەگەڕێمەوە لای کاک هاوڕێ مامبورە ڕامانگرتی بۆ پرسیارە جارێکتر دەست پێ بکەم کە
هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە مێژووی خۆیدا و لە ماوەی ڕابردوودا چوار کۆنگرەی ئەنجام داوە. کۆنگرەی یەکەمی لە ساڵی 1992 کۆتا کۆنگرەش کە کۆنگرەی چوارەم بوو لە ساڵی 2019دا ئەنجام دراوە. تە نزیکترین کۆنگرە کۆنگرەی چوارەم بوو کە ماوەکەی کەمتر بووە بە بەراورد بە نێوانی کۆنگرەکانی تر. جا پێم خۆشە بەڕێستان جیاوازیەک یاخود ئەو گۆڕانکاریانە چین ئەو جیاوازیانە چین کە کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان جیا دەکاتەوە لە کۆنگرەی چوارەم یاڵبەت هەر بۆ خۆی ئەنجامدانی کۆنگرەی پێنجەم لە کات و ساتی خۆیدا یاخود بڵێن پێشوادەی خۆی ئەوە دەکرێتە جیاوازیەکی دیار و گرنگکە دەبینرێت. چکە لەوە چ جیاوازیەکی تر هەیە چ گۆڕانکاریەکی تر کراوە لە کۆنگرەدا؟ بڵێ بە دڵنیاییەوە کۆنگرەی چوارەم لە هەلومەرجێکی سیاسی دیاریکراودا بەسترا و یەکێتی نیشتیمانی کوردستان چەند ساڵێک بوو کۆنگرەی نەبەستە بوو و لە نێوانی کۆنگرەی سێ و کۆنگرەی چواردا کۆمەڵێک بڵین بە تایبەتی بابەتی نەخۆشکەوتنی بەڕێز مامجەلال و کۆچی دواییکردنی ڕۆحی شاد بێ ئەمانە وایان کردبوو کە کۆنگرەکە لە هەلومەرجێکی سیاسی تایبەتدا ببەسترێ و وەک کۆنگرێکی ڕاگوزەر لە بارزروفێکی تایبەت بۆ بارزروفێکی تر بۆیە لەوانەیە نەمانتوانی بێ لەو کۆنگرێدا هەموو ئەو مەبەستانەی کە کادیر و ئەندامان و جەماوەری یەکێتی هەیە بیپێچین. بەڵام بە دڵنیاییەوە ئەم کۆنگرێ لە کات و ساتی خۆیدا هەنگاوێکی دیموکراسیانەیە پێش هەموو هەنگاوێک کە ئێمە وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات کە بڕوای تەواومان بە پرەنسیپەکانی دیموکراتی هەیە یەکێک لە ئەو پرەنسیپان ئەوەیە کە هەڵبژاردنەکان و کۆنگرە لە کات و ساتی خۆیدا ئەنجام بدرێت. ئەوە بە خاڵی یەکەم کە هەنگاوێکی گەورەیە. هەنگاوی دوم ئەوەیە کە ئێمە هەلومەرجەکان دوو هەلومەرجی جیان. بەڵێ. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ئاڵوگۆڕێک لە پەیڕەوی ناوخۆی چاوێک بە پەیڕەوی ناوخۆی بشێنەوە چاوێک بە هەیکەلی سەرکردایەتی خۆیدا بخشێنێتەوە کە بگونجێ لەگەڵ ئەو هەلومەرجە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و حیزب بتوانێت جوابگۆی هەموو ئەو داخوازی و ئەرکانە بێت کە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە پێشکەشی دەکرێت. بۆیە بە دڵنیاییەوە هەلومەرجەکان زۆر جیان و هەنگاوەکانی کۆنگرە لەگەڵ هەنگاوەکانی کۆنگرەی چوار زۆر جیا دەبن و ئەو ئاڵوگۆڕە دیموکراسی کە لە کۆنگرەدا دەکرێت بەرەو ئاقاری چاکبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بتوانێت جوابی هەموو ئەو داخوازیانە بداتەوە کە لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە ڕوبەڕووی دەکرێتەوە. بەڵام بە دڵنیاییەوە ئەوەش تەنها بە ئێمە وەک کادری یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێ و بە جەماوەری یەکێتی بە تەنها ناکرێ ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان هەموو پشتیوان و هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بن بۆی یەکێتی بکەینە ئەو فریاد ڕەسەی کە لە ئاست تموح و چاوەڕوانی خەڵکی هەرێمی کوردستاندا بێ و لە هەموو ئاراستەکاندا هەنگاوی گەورەی چاکسازی بنێ لە بواری ئابووری لە بواری سیاسی کە بەڕاستی هەر ئەوەش لە یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوان دەکرێت و هەر یەکێتیشە دەبێتە فەریاد ڕەسی ئەم میلەتە چونکە یەکێتی لە ڕابردوو ئەوەی سەلماندۆ کە یەکێتی بەدیلی نییە بەدیلی یەکێتی هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ باشە کاکاوڕێ هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیدا گرنگێکی زۆری داوە بە خانمان و لەگەڵ گەنجاندا و بە هەمان شێوە خانمان و گەنجانیش یان بڵێن ژنان و گەنجان ڕۆڵی بەرچاو و ڕۆڵی سەرەکیان هەبووە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا و جێگادەستیان دیار بووە. جا لە کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕیار وایە لە 27 نۆ ئەنجام بدرێت. کۆنگرە تا چەند گرنگی داوە بە ژنان و تا چەند گرنگی داوە بە گەنجان. هەڵبەت گرنگیەکی زۆریش دراوە بە کەسانی بە ئەزمون ئەوانە بۆ خۆیان دیارە کە جێگادەستیان دیارە، بەڵام خانمان و گەنجان تا چەند گرنگیان پێ دەدرێت لە کۆنگرەدا. بەڵێ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کۆنگرەکانی ڕابردوودا لە ناوخۆی حیزب ڕێژەیەکی دیاریکراوی جا چ بە کۆتا بێت چ بە توانای خۆیان بێ ژنان دیاری کرا و لە ناو حیزبدا ڕۆڵێکی کاریگەریان هەبووە ژن هەم لە سەردەمی شۆڕشی شاخ و هەم لە سەردەمی ئێستاماندا
و هەموو ئەو بڕیارە سیاسیانەی کە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە ژنان بەشدار بن لە پرۆسی سیاسی هەرێمدا لە ڕووی پەرلەمانی لە ڕووی ئیداری هەموو ئەوانە نەخشە و هینەکانی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کێشراوە و پرۆژە یاسا بوون لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێشکەشکراون. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بۆ ئێمە میراتێکە کە لە سەرکردەی گەورەمان هەواڵ مامجەلالەوە بۆمان بەجێماوە کە ژنان دەبێ هاوشانی پیاوان لە خەباتی سیاسی و ئیداری و بەردەوام بن و هاوکار بن لە ناو حزبدا و ژنە شێری گەورە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان شان بەشانی پیاوان توانیوێتی خەباتی گەورە و چالاکی گەورە و پێشخستنی ئەو هەرێمە لە سەردەستی کۆمەڵێک ژن بەڕاستی کە لە ڕابردوودا ئێمە نامێناوی هەمویان بێنم توانیویانە جێپەنجیان دیار بێت و لەو کۆنگرێژدا یەکێتی دیسان ڕێژەیەکی دیاریکراوی بۆ ژن دیاری کردووە و ئێمە لە کۆنفرانسی مەڵبەندەکانی ئێستا ڕێژەی ژنان دیاری کراوە و ژنان بەشداری پرۆسەی هەڵبژاردننی کۆنفرانسی مەڵبەندەکان دەکەن بۆ ئەوەی بتوانین نوێنەرەکانی خۆیان لە کۆنگرە دیاری بکەن. بەڵێ دەست خۆشکاک هاوڕێ وەکو دوایین پرسیار دەمەیە ئەوە بپرسم کە لە دوای کۆتایی هاتنی کۆنگرە پێتان وایە چی دەگۆڕێت؟ هەرچەند ڕەنگە زوو بێت ئەم پرسیارە یاخود وەڵامدانەوەی ئەم پرسیارە ڕەنگە زوو بێت بەڵام وەکو تێڕوانینی بەڕێستان لە دوای ئەنجامدانی کۆنگرە و کۆتایی هاتنی کۆنگرە چی دەگۆڕێ؟ بڵێ بە دڵنیاییەوە هەنگاوەکان هەنگاوی خێرا دەبن هەرێمی کوردستان لە تەنگەژەیەکی گەورەی سیاسی و ئابووریدایە بۆیە ئەو دروشمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێ کردووە کە نوێگەری لە کاردا و کۆدەنجی لە بڕیاردا ئەبێ لە ناو حیزبدا ڕنگدانەوەیکی گەورەی هەبێ و دووبارەش بیگوازینەوە بۆ ناو هینی پەرلەمانی و لە ناو ئیدارەی هەرێم بۆیە هەنگاوەکان هەنگاوی بەپەلە دەبن بەڵام بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە پشتیوانی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر یەکێتی لەم کۆنگرەیە دوای ئەم کۆنگرەیە دێتەوە مەیدان و دڵنیای هەموو جەماوەری یەکێتی و هەرێمی کوردستان دەکەمەوە کە ئەگەر پشتیوانی ڕادەبەدری یەکێتی بن یەکێتی دەتوانێت هەرێم لەو قەیرانە ئابووری و سیاسیە ڕزگار بکات. بەڵێ سپاس بۆ هاوڕێ سلێمان کە بەڕێزیان کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەبوو. سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. بەڵێ خۆشویستان هەر سەبارەت بە کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان دەچینە لای فەرهاد لە سۆرانەوە زاناریەکانمان بۆ دەگوازێتەوە سەبارەت بە کۆنفرانسەکە و هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە. سڵاتان لێبێ ئەمڕۆ لە سنووری مەڵبەندی شەشی سۆران پرۆسەی هەڵبژاردن بۆ کۆنفرانسی مەڵبەندی شاش بۆ کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت. وەک دەبینین لە سنووری مەڵبەندی شەش لە دوو شوێن پرۆسەکە بەڕێوە دەچێت. لە سنووری مەڵبەندی شەش 83 کاندید دەنگ دەدەن و 25 کاندید هەن و هەروەها لە سنووری کۆمیتەی دیاناش بنکەیەکەیەوە لەوێش 5 کەس خۆیان کاندید کردووە و لە کۆی گشتی کاندیدەکان کاندید دەچن بۆ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. وەک دەبین ئێستا پرۆسەکە دەستی پێ کردووە کاندیدان دەنجی خۆیان دەدەن و پرۆسەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچێتەوە ئامادەکاریەکی تەواویش کراوە بۆ ئەوەی پرۆسەکە بە باشی بەڕێوە چێوە ئەوەی ئەمە لە کاندیدان پرسوو ئەوان دەڵێ ئامادەکاریەکی باش کراوە بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە. وەک دەبین کە ئێستا یەکەم کاندید دەنجی خۆی دەدات. سەرەتای پرۆسەکە سندوقەکە بە ئامادەبوونی چەندین کاندید داخرا بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاشکراکە کاندیدان بیبێنن پرۆسەکە بە شێوەیەک شەفافانە بەڕێوە دەچێتەوە. لە ئێستادا پرۆسەکە دەستی پێکردووە.
وەک پێشتر باسمان کرد لە سنووری مەڵبەندی شەشیش سۆران دا کاندید سەر دەکەون بۆ کۆنگرەوە لە کۆی گشتی کاندیدەکان 25 کاندید خۆیان هەڵبژاردووە لە سنووری ئەنجومەنی مەڵبەند ئەدا کەسێک کە سەر دەکەون دوو لەوان کۆتان بە کۆتا دەچن کە ژدانن. بەڵێ ئێستا یەکەم کادر توانی دەنجی خۆی بدات لە سنووری مەڵبەندی شەشی سۆران پرۆسەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێتەوە 25 کادیر خۆیان هەڵبژاردووە بۆ کۆنگرەوە 83 کادریش دەنگدەر هەن لە سنووری مەڵبەندی شەش لە دوو شوێن دەدوون کە دەنگدانەکە بەڕێوە دەچێت یەکیان لە مەڵبەندی شەشەکە 83 کادری دەنجی خۆیان دەدەن و لە سنووری کۆمیتێ دیاناشکە ئەنجومی ڕایشکاری پشتیوانی 105 کادری دەنگ دەدەن 5 کەسیش خۆیان هەڵبژاردووە و لە دەکەسەکان دوو کۆتان کە ژنن سەر دەکەون بۆ کۆنگرە. بەڵێ کۆنگرەی بەجێهێنانی ئاواتەکانتان بێت هەم لە سەرکردنی یەکێتی میلەتان و گەشەپێدانی دەرگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و نێرکردنەوەیان و بەڕێوەبردنیان بە شێوەیەک کە زەمینەش بۆ گەشەپێکردنی هەمەلایەنە زیاد بکات. هەمووتان بە براو خەباجێری خۆم دەزانم، خۆمش ئیاموتانم. بەڵێ خۆشەویستان، هەر سەبارەت بە کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە دەچینە لای هاوکارمان جەمال لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە زانیاریمان دەداتێ لەسەر بەڕێوەچوونی کۆنفرانسەکە و دواتر میوانمان هەیە هەر لەسەر ئەنجامدانی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە دەستی پێک کردووە، وەک لە پشتمەوە دیارە لیژنەی هەڵبژاردن لێرە ئامادەن و
چاوەڕێکن کە دەنگدران بێن لێرە دەنگی خۆیان بدەن لێرە هەموو ڕێکارە یاسایەکان بە شێوازێکی زۆر باش بەڕێوەچێت من ئەگەر کاتم هەبێ چمە لای چنوور حەمەد تۆفیق شەریف ئەندامی لیژنەی مەکتەبی گەشەبەدانی بیرۆ شاری چنوور خان سڵاو لێبێ مەبەستمە ڕاستە خۆ بێ مەلات کە باسی کێومە بکەی پرۆسەکە چۆن بەڕێوەچێت پرۆسەکە ئێمە لە سا حوتەوە لێرە ئامادەین لە ساعت 8 دەست پێ کردو تا 4 ئێوارە بەردەوامی زۆر باشە مەکتەبی شوێن ئێرە بگرە ئێرە بە هەموو بەسەرێکەوە پێ بڵێ ئێرە مەسەرتوانین ئەحمەدیان وەرسە بە هەم بخوت سەرەتا بەخێر بن سەر چاوم ئێمە 6 کەسین ئەندامی لیژنەکە لە سا حوتی بەیانی و لێرەی لە ساعت 8 بەیانی و پرۆسەکە دەست پێ کردووە تا 4 ئێوارە بەردەوامە بێ لێرە دەنگدەر و ئەو کەسانەی کە کاندیدیشن هەمووی ئەچێتە 30 نەفەر کە ئەتوانن مافی دەنگدانیان هەیە پرۆسەکە زۆر بە شەفافانە بەڕێوە ئەچێ و ئیشەڵا ئێوارەش نەتیجەکەی بینی زۆر باشە کەواتە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەنجامدانی کۆنگرەی پێنجەم بەڵێ لەخوا بە زیابێ ئامادەکاری تەواو کراوە و بەڕەئی من بەڕەئی خۆم لە کۆنگرەی چواریش ئیشەڵا باشترە بێت زۆر سپاس دەکەن بەڵێ پرۆسەی هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە لە سلێمانی وەگاماژەمان بۆ کردو لە ساعت 8ەوە دەستی پێ کردووە و تا ساعت 4 ئێوارە بەردەوامەوە و لێرە دەنگدران ئەتوان لێرە ناوی خۆیان تۆمارەکەن و لە ڕێی ئەم کابینەیەشەوە توانن بە ئازادانە و زۆر بە شەفافانە ئەتوانن دەنگی خۆیان بن و نوێنەری خۆیان بۆ کۆنگری پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێرن. بەڵێ سپاس بۆ هاوکارمان جەمال کە لە سلێمانیەوە زانیاریەکانی بۆ گواستینەوە سەبارەت بە کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە. جا من ئێستا لە ستۆدیۆ کاغاتا لەگەڵ مندا میوانە سەبارەت بە بەڕێوەچوونی یاخود ئەنجامدانی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگویەک ئەنجام دەدەین. کاکەتا بانیت باش بە خێراتی. ئێوە باش و بانی سەرجەم بینەران باش. زۆر سپاس بە خێراتی سەر چاوان کاکەتا هەڵبەت دروشمی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە بنەڕەتەوە خۆی حیزبی کار بووە. مەبەستی چییە لە نوێگەری لە کاردا؟ دەستان خۆش بێ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی هەر سەرەتاکەی نێوبوونێکی هەر لەگەڵایە کە شۆڕشی نوێیە. ئەنی بۆ هەموو قۆناغەکانی شۆڕشی خەباتی چەکداری بۆ خەباتی دیپلۆماسیەوە خەباتی سیاسی بۆ هەموو زۆرە خاباتەکان ئەم هێزە سیاسە هێزێکی نوێی بێ دایم چۆنڵی بە شێوازی تەقلیدی ئیش ناکە بە شێوازێکی نوێیشەکە و نوێگەری لە کارە بۆ کۆنگرس خۆی زۆرەکە لە ئامادەسازی بۆ قۆناغێکی تازە. ئەم قۆناغە تازەش پێویستی بە نۆرمێکی تازە هەیە پێویستی بە شێوەکارێکی تازە هەیە پێویستی بە ئەستراتیژ و بەرنامێکی تازە هەیە ئەم ئەمەدەکاریانە عنی ئەتوانێت کە یشێتی بۆ قۆناغی نوێ ئەم قۆناغ هەموو قۆناغیش تازەیە بۆ خەبات و یشێتی بە شێوازێکی نوێترەوە بە خۆی ئامادەکردەوە خۆشی ئاماداکە و ئەم نوێگەری لە کارکردنەیە ئەبێتە هۆی ئەوەی کە جیاواز بێت لە پێشخۆی هەموو هێزێکی سیاسی نابێ وەکو خۆی بمێنەوە لە چەق بەستووی یابێت هەرچەندێکی لە چاق بەستویان نەماوە ئەگەر بێت و سەری مێژووی بزوتنی ڕزگاری خواستکەیت زۆرترین دەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دیارە ئەمەش بە ئەقلی نوێ بە بیری نوێ بە استراتیژ نوێ بە سەکرتایەتیش نوێکرێ و ئەمانە هەمووی ئاهلم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو قۆناغە نوێی خەباتی بزوتنەوەی سیاسی کە یەکێتی شانایەتە بەر نوێگەری لە کاراکە ئەبێ خۆی ڕێخست بێتەوانێ کۆمەڵگەی کوردەواری یا ژینگەی سیاسی چی پێویستە ئەمانە دراسێکی باش کراون و استراتیژیکی باشی بۆدانەوە فۆرمیش تازە و هەیکەلیشی تازەیەکی تێتە مەیدان و دوای کۆنگرەی پێنجەوانێ ئەمە ئامانجە تایتڵەکەی زۆر ڕوونە و بەرپرسایەتێکی گرنگیشە یەکێتی شانایەتە ژێر ئەم بەرپرسایەتیشەوە سوودیشی تەواو ئەدا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو هێزیەکە خزمەتی گەلەکە کوردستان لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە نەخێ ڕای نەکردووە شانیاواتە بەر ئەنێ ئێستا قۆناغی ئەگەر هەمووان لە ناو کۆمەڵگی کوردەوە لە ژینگەی سیاسیان دۆخێکی تایە دڵنیام ئەم دۆخە بە تێپەڕاندی بە هێزێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت ڕنگدانەوەی کۆنگری پێنج بۆ ئەم تایتڵە دەرەکەوێت خۆشی بۆ ئامادەکردەوە هەڵبەت هەموو کۆنگرێک بە خۆی دروشمی تایبەتی خۆی و دروشمی ئەم جارش ئەمە نیوەی تایتڵەکەیە کاڵێ نوێگەری لە کاردا و کۆدەنگی لە بڕیار خۆشە لەسەر بەشی دووەمی
دروشمەکە کاک عتا لەگەڵ تا بەردەوام بم لەسەر بەشی دووەمی دروشمەکە دەوەستین دەچینە لای هاوکارمان پامنێرمان شاخەوان کە ئەویش بە هەماشەوە لەسەر ئەنجامدانی کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە بۆمان دواوە و لێدوانی لە تەلار لەتیف و تەبێژی کۆنگرە بۆ وەرگرتوین. سڵاوتان لێبێت دیارە کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوێ نێوپێرەوە ئامادەکاریەکانی دەست پێ کردووە بۆ کاندیدان و ئەو هەواڵانەی کە لە مەڵبەند و کۆمیتەکان و هاوکات ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندان دەرگای خۆ پاڵاوتنیان بۆ کراوەتەوە و هاوکات ئەمڕۆژ لە مەڵبەند و کۆمیتەکان هەڵبژاردن دەکرێت بۆ کەسانی کە دەبنە ئەندامی با بڵێن کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جۆشدانەوەی کاری حیزبەتی و هاوکات جۆشدانەوەی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سەرجەم ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەمڕۆ دەرگای با بڵێن هەڵبژاردنەکان دەستی پێ کردووە بۆ لەگەڵ ئەوەشدا لە سعات هەشتی بانی و دەستی پێ کردووە تا هاوکات تا چواری ئێوارە بەردەوامی دەبێت کە سەرجەم ئەو هەواڵانەی کە دەرگای خۆپاڵاوتنیان بۆ کرا بۆ لە دوێ نێوپێرەوە ئەمڕۆ هەڵبژاردنیان بۆ دەکرێت و هاوکات من ئێستا تەلال لەتیفم لەگەڵایە کە خۆی و تەبێژی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان تەلار خان سڵاو لەبێت ئەگەر باسی ئەومان بۆ بکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێنجەمین کۆنگرەی خۆی دەکات بۆ نوێبوونەوە. ئێوە چیتان هەیە لەسەر کۆنگرەی پێنج و هاوکات ژمارەی دەنگدەران و ئەو کەسانی کە لە مەڵبەند و کۆمیتەکان دەبنە ئەندامی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ سڵاو لە ئێوەش و سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم یەکێتیەکان و هەواداران و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بۆ دەستپێکردنی کۆنفرانسەکانی مەڵبەند و مەکتەبەکان و ئەمە دەستپێک و هەروە بەردەوامی کار و ئیشەکانی بۆ تەواوکردنی کۆنگرەی پێنجەم هەتاکو 27 مانگ ئەمڕۆ 2495 بڵین ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە لە مەڵبەندەکان بەشدارە بن بۆ هەڵبژاردننی 175 ئەندامی کۆنگرە لە مەڵبەندەکانە و نزیکەی 779 ئەندامیکە لە دەنگدەریکە بەشدار ئەبێ بۆ هەڵبژاردننی 85 ئەندام لە مەکتەبەکانە و لە سەرجەم ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ ئەو ڕێژەیە هەڵ ئەبژێرێ ئەوانەی کە ئەمڕۆ دوای تەواوبوونی ڕێکارەکان و دوای داخستنی سنوور لە سعات 4 و ئەگەر هیچ دوای ئەوەی لەو شوێنانەی کە هەر تانە و سقاڵای کە بێ وەری ئەگیرێ و لیژنەی پەیوەندیدار لە یاساییەکان کار لەسەر وەرگرتنی ئەو سقاڵاناکەن دواتریش سەرجەم ئەو ناوانەی کە بوونەتە ئەندامی کۆنگرەوە بە پێی ڕێکار و مەرجەکانی کۆمیسیۆنی ئامادەکاری کۆنگرەی پێنجەم کار لەسەرەوە کرد و ئیعلانی ئەو ناوانە بۆ ئەوەی دەست پێ بکەن بە ئامادەکردنی هەوێی کۆنگرە بۆیان بۆ تاکو ئامادە بن بۆ 27 مانگ بۆ بەشداریکردن لە کۆنگرەی پێنجەمدا. تەلار خان بۆ پێیکاتۆ لە نزیکەوە لەگەڵ ئامادەکارەکانی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کار و ڕێکارەکان و ئەڤاڵان چۆن بەدەم کۆنگرەوە هاتون و ئیشوکارەکانیان چۆن بەڕێوە دەچێت بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵدەدا لە ڕێگەی ئۆرگانەکانی نوێ بکاتەوە پێنجەمین کۆنگرەی خۆش ئەکاتە دەستپێکێک بۆ نوێبوونەوە و کاری پێکەوە و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڕاستی سوپاسی هەموو ئەوانی کە مافی دەنگدانیان هەیە و ئەوانی کە خۆشیان پاڵاوتووە و سەرجەم ئەوانی کە نانتوانێت بەشداریش بن لە کۆنفرانسەکانە بە حکمی ئەوەی کە لە ئۆرگانەکانە نین و پلەی حیزبیان نییە بەڵام جوش خۆشێکی زۆر بینین بۆ لەلایەن سەرجەم ئەندامان و لایەنگران و هەواداران یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ کۆنگرەی پێنجەمین
و ئەوانی کە چ لە ڕێگای ئەوەی کە ڕاستە خۆیان پێشنیارەکانمان بۆێنن بۆ لیژنەکە و بۆ کۆمیسیۆنەکەمان چی ئەوانەی کە لە ڕێگای پێیجی کۆنگرەوە کە ئەو پێشنیارانەمان بۆ ئەهێنن چ بۆ چۆنێتی بەڕێوەبردنی کارەکانی کۆنگرا چ بۆ کارکردن لەسەر پێڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئامادەکردنی ڕەشنووسەکە کە لەلایەن ئەم کۆمیسیۆنەوە ڕەشنووسەکەش ئامادە دەکرێت ئەمانە هەمووی ئەوە نیشانەدا کە سەرجەم کادرانی یەکێتی چ دەنگدەر بن لە ناو ئۆرگانەکانە چ ئەوانەی کە دەنگدەریش نین پێیان خۆشەکە بەشدار بن بە هەموو شێوەیەک لە کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستانە چ لە ڕێگای بەشداربوونی ڕاستە و خۆیان چ لە ڕێگای سەرنج و نردنی سەرنج و پێشنیارەکان بۆ کۆنگری پێنجەم کە ئەمەش دەرەخە کە هەموو کادران پێیان خۆشە بە تایبەتی ئەوی کە لەوادەی خۆیان یەکەم جارە لەوادەی خۆیان کە کۆنگرەکە ئەنجام ئەدرێت و لەبەر هەڵبژاردنەکانیش کە دوومان پێش خراوە بەڵام ئەوەش کە ئەوەیە خەمخۆری یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هەڵبژاردنەکان چکە ئێمە دوو هەڵبژاردنمان لەبەردەمە کە گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بێ بۆ کارکردن لەسەر سەرخستنی لیستی یەکێتی لە داهاتووە لە هەردوو هەڵبژاردنەکەشدا. سپاس بۆ تەلالەتی وتەبێژی پێنجەمینی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ ئەوەی کە هەیە دەستە جەمعێکی تەواو لە ناو هەواڵان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە سەرجەم ئۆرگانە جیاوازەکان بۆ جۆشدانەوەی گیانی پێکەوی و هاوکار گیانی هەواڵانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ سەرخستنی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمە دەبێتە کاری پێکەوەی سەرجەم هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم ئۆرگانەکاندا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردووشدا خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردووە لە داهاتووشدا بەم نەمەتە و بەم ڕێگا و بەم ستایلە کە بەردەوام بێت و خزمەتی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان کات بە بێجیاوازی. هەمووتان بەبراو خەباجێری خۆم دەزانم خۆم پشتی هەمووتان. سپاس بۆ هاوکارمان شاخەوان کە لە سێمانیەوە تایبەت بە گواستنەوەی کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان زانیاریەکانی بۆ گواستینەوە. سپاس بۆ خات و تەلار لەتیفیش کە وتەبێژی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دەگەڕێمەوە لای کاکەتا پێشەوەی کە بڕینە لای شاخەوان باسمان لە بەشی یەکەمی دروشمەکەی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد نوێگەری لە کاردەجا. دەمەوێت لەسەر بەشی دووەمی دروشمەکە قسە بکەین کە دەڵێ کۆدەنگی لە بڕیاردا. کە دەڵێ کۆدەنگی لە بڕیاردا ڕەنگە کۆدەنگی ئەوە ویست و خواستی تەواوی خەڵکی کوردستان بێن نەک تەنها کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت کۆدەنگیە دروست بکات؟ دەست خۆشە بڵێ بە تەکید کۆدەنگی لە بڕیارە پێکەوە کارکردنە بۆ بەرەمهێنانی بڕیار بۆنەوە لە هەر لە سەرۆکەوە هەتا و ئۆرگانەکانی ترە هەم کۆدەنگی بۆ کارکردن و کۆدەنگی بۆ یەک بڕیاری و ئەو کاتە بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت هەم بۆ پێشهاتە سیاسیەکان هەم بۆ جێبەجێکردنی ئەجێندا سیاسەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمە پێویسترەی یەک ڕیزی یەک دەنگی یەک بڕیاری بۆ کارکردن بۆ پێشخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئامانج و استراتیژیانی کە دایەنێ و بۆ ئەو سێکتەرانی کاریەکە یەک دەنگە بێت لە حکومڕانیە یەک دەنگە بێت لە شەڕکردنی دیموکراسی بۆ مافوە شایستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و یەک بڕیار ئەبێ بۆ بەروپێبردننی کۆمەڵگەی کوردەواری وەک بڕیاری بۆ ئەوەیە کە ئەچێتە سەنگەرێکەوە بۆ پێشخستنی سێکتەرەکانی ژیان و کۆمەڵگەی خەڵکی کوردستان هەم لە ئاسی عێراق هەم لەسەر ئاستی ناوخۆ هەم لەسەر ئاستی حیزبی و هەم لەسەر ئاستی پەیوەندیەکانیشی ئەمە پێویستیشی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێویستیەکە بۆ قۆناغەکە کابێ یەکێتیەک بێت بۆ داکۆچیکردن لە هەموو ئەوانەی کە قۆناغەکەی خوازێت هەر لە ژیانی خەڵکەوە هەر لە ژیانی سیاسیەوە هەردا داکۆچیکردن لە قوارەی هەرێم و هەم تێشکانی ئەو بربەستانی کە هاتۆتە ناو
چاقبەستوی سیاسی چاقبەستی حکومڕانیەوە ئەمە پێویستی بە یەک کۆدەنجی بڕیارەکە یەک دەنجی یەک بڕیار هەیە بەڵێ ئەمە بۆ یەکێتیە بۆ یەکێتی لە قودرەتی زۆر لە زیاترەوە جێبەجێ بکە بەڵێ باشە کاگەتا لەگەڵ بەڕێستا بەردەوامە بین بەڵام دەچینە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ڕۆماڵێکی تایبەت هەیە لەگەڵ کاکستران عەبدوڵڵا بە بچینە لای ئەو دواتر لەگەڵ کاگەتا بەردەوامە بین. توانم بڵێن کۆنگرەی پێنجەم دەست پێ دەکا بۆ لەڕێی هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و هەموو هەڤاڵان لە سەرجەم مەڵبەند و مەکتەبەکانی مە حەفدە مەڵبەندمانێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و نزیکەی دە مەکتەب و ناوەند و مەڵبەندی دلاسەشمان هەیە ئەمانە هەمووی ئەمڕۆ نوێنەرەکانی خۆیان هەڵدەبژێرن بۆ کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە لە هەموو لەسەر تاسەری کوردستان لە دەستێمانی بۆ نەمر لە مەڵبەندی ڕانیا لە مەڵبەندی سلێمانی لە مەڵبەندی شارەزوو لە مەڵبەندی گەرمیان لە مەڵبەندی خانەخین لە مەڵبەندی هەولێر مەخمور لە مەڵبەندی شەش لە دەڤەری باڵەکایەتی مەڵبەندی دهۆک مەڵبەندی مووسڵ مەڵبەندی حەمرین مەڵبەندی کەرکووک مەڵبەندی ڕۆژئاوا و مەڵبەندی ڕۆژهەڵات مەڵبەندی مرکزی کەرکووک و مەڵبەندی بەغدا لە هەموو ئەم مەڵبەندانە یەکێتیەکان هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەکانی خۆیان هەڵدەبژێرن بۆ کۆنگرەی پێنجەم و پێمان وایە تا ئێستا بەگوێرە و ڤیدیۆیانە و ئەو گرتانی کە کەمەکانی خۆمان گواستویانەتەوە هەڵبژاردنەکان بەڕێکوپێکی بەڕێوە دەچێەوە جێگەی دەستخۆشیە تیمەکانی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بە تایبەتیەوە هەڤاڵانی خۆمان لە ناوەندی یاسایی مەکتەبی هەڵبژاردن دایان ناون زۆر بەدیقەتەوە کاروباری خۆیانەکەن ئەم کۆنفرانسە ڕاستە حەزبیە و تەنیا ڕاگەیاندنەکانێکی نیشتیمانی کوردستان ڕۆمای دەکەن بەڵام ئەوە بەدیقەتەوە بوو لەبانەی و ناسابووی تەلەفۆن کرد بۆی هەندێک ڕێگا بۆ هەڤاڵانی خۆمان بکەنەوە بە بڵێن دووسێ هەڤاڵمان باجیانەوە بۆی بە ئاسایی بچنەژۆرە بۆی ڕووماڵکردن بکەنەوە بەدیقەتەوە دەڕۆ ئەمە جێگەی دەستخۆشیە کە دڵنیاییمان دەداتێکە پرۆسەکە زۆر بە دیموکراسی زۆر بە یاسایی زۆر بە ڕێکوپێکی بەبێ هیچ گرفتێک ئەچێ بەڕێوە باسیەوە کرد کە جویا لەوە کنفرانسەکە بەرەوە شێ باسی پاییزیش کرد و بزانم ئینشاڵڵا خێرتی هەیە خێرتیدا ئینشاڵڵا ئەوە پاییزە بۆ وەرز بۆ شاعرەکان خۆشە بەڵام دیموکراسی بۆ سیاسیەکان بۆ تیشۆشەران و بۆ بۆ هەڤاڵان یەکێتی نیشتیمانیەکان باسیەوە بکەین بزانین چێ بێ بە ئەندامی کۆنگرە کێ بێ بە ئەندامی کۆنگرا لە هەموو مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوان خۆی ئەو ڕێکخێنانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دیاریان کردووە لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەتی هەموو سەرکردایەتیەتی پەسەند کران ئەو ڕێکخێنانە ئەو هەڤاڵانەی کە لە ڕێوە باڵن یەکلایی بۆتەوە بەشداریکردنیان لە کۆنگرە هەڤاڵانی سەرکردایەتی ئێستا و بڵێن 120 سەرکردایەتی ئێستا و پێشووی لە کۆنگرەکانی تری یەکێتی هەپکێ سەرکردایەتی بۆ ئەوانە هەڤاڵانی دەستی دامەزێر کە ئێستا دوو هەڤاڵمان لە ژیان ماون هەڤاڵ دکتۆر فاد ماسووم هەڤاڵ ئۆمەر شێخموس پێم وایە کاکۆمەری ساهاتۆ بۆ کوردستان گەڕاوەتە بۆ سلێمانی بۆی بەشداری بکە لە کۆنگرەکە هەڤاڵانی پێشمەکانی 1976 وەک دەستەکانی سەرەتایی شۆڕشی نوێی گەلەکەمان و هەڤاڵانی ئەنجومەنی باڵای سیاسی کە بابێن ئەوانیش بەشداریەکەن و 100 هەڤاڵ لەلایەن هەڤاڵ بافڵ دەوڵەت هەڵەبەری سەرۆکیی نیشتیمانی کوردستانەوە دیارە بە هەمانگی لەگەڵ هەڤاڵانی تر دیاری دەکەن ئەم 100 هەڤاڵە ئەبنە بڵێن وەکو ئەگەر لە شوێنێک نوقسانی مەسەڵەن بۆ نوێسەر لە مەڵبەندەکان یا لە مەکتەبەکان ڕێژەی ژن کەم بێ بەهۆی نەتیجەی دەنگدان و منافەسەکەەوە ئەوە مەسەڵەن ڕەنگە بە زۆر لە زۆرەکان تاویز کرد هەندێک هەڤاڵی تەکنۆقرات خوێندەوار بۆ یەکێتی پێویست بن هەندێک هەڤاڵی تێکۆشەی دیارین کە پێویستکان ئەو سەتا لەن هەڤاڵ باڤڵەوە دیاری دەکرێت بەوە کۆی ئەندامانی کۆنگرە دەگاتە 600 کەس ئەم هەڤاڵانەی کە ئەمڕۆ هەڵبژاردن دەکەن 175 نوێنەری یەکێتی نیشتیمانیەکان لە مەڵبەندەکان هەڵدەبژێرێتەوە لە کۆی مەڵبەندەکان هەر مەڵبەندە ڕێژێکی بەرکەوتووە هەڤاڵان
ئەم نوێرانی خۆیان دیاریەکەن بۆ کۆنگرەی پێنجەم و لە مەکتەبەکانی 85 هەواڵ هەڵدەبژێرێن ئەمڕۆ بۆەوەی کە ئەوانش ببنە نوێنەرێکی جا هەڵبژاردنەکەەوە گوێرەمایەکانی کۆمسیۆنی باڵا بە دوو شێوێ ئەگەر بۆ مەکتەبێک ئەواتەن ڕۆژە بکات لە مەکتەبەکانە ڕۆدەن ئەگەر مەکتەبێک بڵێ لەناو خۆیانە ڕێککەون هەواڵێک نوێنەرەتیان بکەن چەند هەواڵێک نوێنەرەتیان بکەوە یەکسەر پەسەند دەکرێت و بە حەزارێک دەنووسێ بۆ ئەگەر نا منافەسەکە زۆر مەقبول بوونیان هەواڵانە ئەوە ویستێکی دیموکراسی دەبێت پێویست احترام ویستە بگیرێ ئەبینی سەر لە هەندێک لە مەڵبەندەکانە لە مەکتەبەکانە بۆ نمونە هەڵبژاردن ئەکرێت بۆ دیاریکردنی نوێنەرەکان واتە بە هەردوو سێفەکە دەبێت بۆ گرنگەوێ سەر لە ڕۆنگەی کێتەکانەوە گرنگەوێ وەکیالەتێکی باش واتە نوێنەری باش بێنە کۆنگرە کە دیفاع لە بزەنجەری هەواڵان بکە دیفاع لە دیر بۆچووی ئەو هەواڵان بکە کە بەشداری ناکەن لە هەڵبژاردنەکانیان دەنگ بە هەواڵی ترە بن بۆی بەشدار بکەن بەگشتی باسی کۆنگرە بکەین وەکو ئامادەکاری چوو نەبینی تا ئێستا ئەمڕۆ ڕۆژێکی بەهێز بوو لە ڕۆژچوارچی ئامادەکارەکانم یەکەم تاقیکردنەوەی ئامادەکاریەکانی کۆنگرەیە و ئەوەی ئەگەدارم ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنە کۆمسیۆنی باڵای کۆنگرەی پێنجەم ڕێشۆنەکانی بەستنی کۆنگرەی کردووە کۆنگرەکە لە شاری سلێمانی دەکرێت لە تەلاری هونەر سازەکرێت و ئەو کۆنگرەیە کۆنگرەیەک دەبێت کە یعنی هەر ئەوە نییە بڵێن کۆنگرەیەکی داخراوی کێتەکان بێ بەڵکو ڕۆژ یەکەم بە تایبەتی میوانێکی زۆر وەکو سەردەمی جەنابی مامجا وەکو نەریتی دێرینی جەنابی مامجلال میوانێکی زۆر لە دۆستان و لە تێکۆشەرانی دێرین لە هاوسەنگەرانی کتنی شانکوسان لە خۆناغاجیاجەکانی خەباتی سیاسی لە کوردستان و لە عێراق و وڵاتانی دراوسێش لە دەرەوەش لەوانەی کە هاوڕێبازی یەکێتنی شانکوسان لە بای سۆشیال دیموکراتە یان خەباتی یەکێتیان بەدڵیان خەباتی ڕێز لە خەباتی مامجار دەبن ئەوانش بە یەکێتنی شانکوسان بانگیان دەکاو و میوانی کۆنگرە دەبن اینجا هەواڵانی دیکەش لە کۆنگرە بەشداری دەکەن کە دوای ڕۆژی ئفتاحی تر بابلێن دەرگای کۆبنەوەدا دەخلی هەواڵان دەست بە گفتوگۆ دەکەن لە سەر 4 بەرنامەی سەرەکی یەکەمیان لەسەر راپۆرتی سیاسی لە سەرۆک باڤڵ پێشکەش دەکرێت و دوای ئەوە لەسەر پەیڕەوی ناوخۆ و پرۆگرامی داهاتوویەکی نیشتیمانی کوردستان و اینجا بابلێن سەکرتایەتی نوێ هەڵبژێردن دیاریکرا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ئەم چوار لیژنەکانی یعنی لیژنەکانی کە پێک دێن لەسەر بەرنامە لەسەر پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەن ئێستا کۆمسیۆنی باڵا بە ڕاوێژ لەگەڵ هەواڵان بە گفتوگۆ بە وەگرتنی پێشنیاری هەواڵان لە هەموو مەڵبەند و کۆمیتەکان و لە هەموو مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەواڵێک تێبینی شێبێ تەحویل کراوە بۆی دەنێدرێ ئەوان بەنەتیجە کۆمەڵێک پەیپەر حازرەکەن بۆ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی هەواڵانی ئەندام لە کۆنگرەکە ئەمڕۆ ڕێژێکی باشیان دیاری دەکرێت ئەوانە لە کۆنگرە مناقشەی و بابەتانەکەن و دەنگی لەسەردەن بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان و گوێبیستی بوون ڕۆمانێکی تایبەت بوو لەسەر کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە لەگەڵ کاکستران عەبدوڵڵا لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان هەڵبەت ڕۆماڵەکە بەردەوامی دەبێت بەڵام ئێمەش لێرە لەگەڵ کاکعەتا درێژە با گفتوگۆکارمان دەدەین. کاکعەتا پێشەوەی کاپچینە لای ڕۆماڵەکە باست لەوە کرد کەوت یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە چ لەسەر ئاستی ناوخۆی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی و دەکرێت بڵێ نێودەوڵەتیش کەواتە تا چەند گرنگە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێ کاریگەریان هەبێت لەسەر ئەم کۆنگرەیە کە ئەنجام دەدرێن یان بەو شێوە بڵێن لەگەڵەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری هەیە لەسەر کایی گشتی و کایی گشتیش بە هەمان شێوە ڕۆڵی هەبێ و کاریگەری هەبێ لەسەر کۆنگرەکە لەسەر کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بێت و چاودێر بێت بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بەتاکید گرنگە بۆ کۆمەڵانی خەڵک و بۆ یەکێتیش گرنگە ینی هەموو هێزێکی سیاسی لە ناویانە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕوونکەتی پشت بە کۆمەڵانی خەڵکە بەستێ مادام یەکێتی کە هێزەکە پشتی بە کۆمەڵانی خەڵک بەستەوە خەباتەکەشی بە کۆمەڵانی خەڵکە لەبەرەوە ئەگەر سریەم کۆنگرێ بکەین پێنجەمین کۆنگرا لەوادی پێش خۆیەتی بەوەی کە بە پێرە و دیاریکراوە چەند مانگی پێش وادەکەیەتی یەک ڕێزگرتنە لە پەیڕۆ پرۆگرامی خۆی
و یەکەم جارش لە مێژووی خۆی عیشەتیکە لەبەر هەر هۆکاری بێت جاران تاخیر بە ئەم جارە تاخیر نەبوو بەعکسەوە پێشوەخت بوو و هەڵبژاردننی خۆی ئەکە نوێی ئەکاتەوە و استراتیژێک دروستەکە پێش بچێتە بەردەم دوو هەڵبژاردن ئەمە خۆی لە خۆی هەڵبژاردننیش مافێکی گەلە ئەم خۆی بۆ مافی گەل حازرەکات کاتە بەفۆرمی کۆنگرە لەم کات و ساتە هەستیارەدا گرنگی خۆی هەیە بەتاکید گرنگی هەیە لەبەر کێشتی جارە خۆی نوێ کاتەوە بۆی ئامادە بێ لەبەردەم دوو هەڵبژاردنە ڕەنگە گەر هێزیشی بوێر نەبێت نەتوانێ بکە ئەنی بەڵامیشەتی یەکێکە لەو هێزە بوێرانە لە دیموکراسی شاد بوێری هەیە نەگەل لە خەباتی شاخ و لە کۆمەڵشتا ئەمە هێزێکە کە تایتڵەکەی شەرحی کردووە بۆت ئەمە بەیشێتێکرێ کەم هێزی بڵێ کە بیان و بێنێتەوە لەبەردەم هەڵبژاردنێکە نەک دوو هەڵبژاردنیش کۆنگرە دوابخە بەڵام نەخەریکێتی لەبەرم دوو هەڵبژاردنایە کۆنگرە پێشەخە ئەمە جیاوازی ستایلی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ هێزەکانی تر و لەگەڵ پێشخۆشیە لەبەرەوە بەتەکید لەبەر یەکێتی نیشتیمانی کوردستان ستایلێکی تازەدانێ و شێوازی تازەدانێ ئەچێتەوە ناو ئەو ڕێزکی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەتەکید بەهێسترەوە و ئەگەر بینیمان لەم جوڵە سیاسیانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرانی یەکێتی هەم لە بەغام لە هەرێمی کوردستان شەڕی یەکەیان لەسەر مافی خەڵکە لەسەر موچەیە لەسەر قوتی خەڵکە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستانە و هەموو داکوچە کە کایبینیت یەکێتی بەقوتەوە چێتن ئەوە نوێنەرەکان ڕاست پێ لە حکومەت و لە هەرێمی کوردستان لە بەخاش کە شەڕ لەسەر داکۆچی شەڕ بکەن لەسەر داکۆچی و مافی خەڵکی کوردستان خەڵک چیوە موچە و ژیانی بێت کەواتە ئەم شێوە موچە و ژیانی خەڵک لە پێش ئەوە لە تەکانەوەیە ئەو دوایی ئەچێ بۆ وانتر ئەمە بێشێتی نیشتیمانی کوردستانەکرێەوە خەباتەکەی بۆ ئەوەیە ئەمە بەستنەوەی کۆمەڵانی خەڵکە بێشێتی نیشتیمانی کوردستان وەک چۆنڵیکە یەکێتی بۆ جەمارەکەشی بۆ یەکێتیە و ئەم جارە بە پێداگریشی بەهێسترەوە و بە شێوازێکی تازە بۆ زۆر بە بێرانتر داکوشی لەم مافانەکە ئایکە بەهێڵی سوور و کردوشێتی بەهێڵی سوور دەتوانین بڵین کاکە ئەتا ئەم کۆنگرێ ئەنجامدانی کۆنگری پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکان کە لە داهاتوودا ئەنجام دەدرێت هەردوو هەڵبژاردنەکە لەسەر کۆکردنەوەی دەنگ و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و زیادکردنی دەنگەکانی بەتەکید وایە ئەنی سێرێکی یەکەم یەکێتی خۆی ڕێگەخاتەوە و کۆمەڵانی خەڵکی ڕێگەخاتەوەە و شێوازیش تازە ئەنی پەیپەریش تازی ئەبێ لە هەڵبژاردنەکانە کە یەکێتی بەم پرۆژێەوە ئەچێتنەوە هەڵبژاردننی پارێزگاکان کە دیارە ئێستا ڕوونبەتەوە لە کەرکووک و لە سەلاحەدین و لە نێناو لە شوێنانی کە بۆی هەیە بەشداری بکات هێزە کوردستانیەکان یاخود لە ناوێن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی محافەزەکان خۆی بۆ حازر کردووە و کۆمەڵانی خەڵک بە پرۆژۆ چۆتە ناوە و بۆ هەڵبژاردننی کوردستانیش کە ئەکەوێتە ساڵی داهاتوو یەکێتی تاو ماوەیە پرۆژەی خۆی حازرەکە ئەو پرۆژەیەکە خەڵک پێویستی پێێتی چەشی خەڵک ئەنی هەموو پرۆژێک لە بۆ حیزبی سیاسی بۆ هەڵبژاردنەکان پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە و پێم وایە لەم قۆناغەیە ژیان و گوزەرانی خەڵک زۆر ناجۆرە و پێویستی بە هێزێکە کە بتوانێت فعلەن بە خەباتێکی دیموکراسی ئەم لەم پەرانە لابەرێ ئەگە سەری مێژووی یەکێتی بکەی پڕێتی لە خەباتی زۆرا و زۆر بۆ مافی خەڵک دنیا بەلەم قۆناغەیە لەم یەکێتی نوێت کە خۆی نوێ کاتوانە بە کۆنگرە ئەرکێکی تازا خات بۆ بە پرسیاریش تازا خات سەرشانی خۆی کە دڵنیا بەلەوەی کە بۆ ئەوابێکە فعلەن چۆن لە قۆناغترا کەوتۆتە خێر و سوود بۆ خەڵکی کوردستان بۆ کۆمەڵی خەڵکی کوردستان بۆ قۆناغە ژواکات هەرێمی کوردستان ئەو کێشانێکە هەیەی هەل لە موچە هەل لە بەزاندنی سیادی هەرێمی کوردستان و ئەو کێشانی کە هەموو ڕۆژێک خەڵک پێوێ ناڵێنێ پێویستی بە هێزێکی سیاسی کوردستانە کە ڕزگاریکە لانی کەم لای بەرە بیگوازێتەوە بە قۆناغیشتر ڕاپەڕین بۆ ئەو نەکرەکە هەرێمی کوردستان بەم جۆرە بێ یەکێتی کە ئەندازەرەکەی ڕاپەڕینی بۆ ئەوە نەکرد پێویستی ئەم جۆرە بە ڕاپەڕینێکی سیاسی و دیموکراسیەکە ئەو قۆناغە لابەرە قۆناغی تازە دروستکە ئەمە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کرێ و دڵنیا بە خەڵکیش یارمەتی ئەمە ئەوە پشتیوانی ئەمەشیەکە هەمیشەی پشتیوانە بێ هەم خەڵکی پشتیوانێ بۆ ئەم گۆڕانکاری گەورەی لەگەڵ تا بەردەوامە بین بەڵام بە بچینە لای هاوکارمان کاروان مەسعود لە هەولێرەوە لەگەڵماندا ئامادەیە سەبارەت بە کۆنفرانسی مەڵبەندی هەولێر و ئەنجامدانی زانیاریەکانمان بۆ دەگوازێتەوە. کاتتان باش دیارە لە بەیانی زۆر لە نێو بارگای مەڵبەندی سی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هۆڵی شەیدانیەتی شوبات پرۆسەی دەنگدان و دیاریکردنی ئەندامانی کۆنگری پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێتەوە تا ئێستاش پرۆسەکە بەردەوامە ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەیە لێرە دێنە ئێرە بە باڵێن دوایی ئەوەی کە چێکی ناوەکانیان دەکرێتەوە و پرۆسەکە بەڕێ دەکەن تا ئەوەی کە
دەنگ دەدەن دەمەوێت لێرە ئەگەر هاوکارم ئەو وێنانە بگوازێتەوە کە پرۆسەکە لێرە چۆن بەڕێوە دەچێت لە مەڵبەندی هەولێر 131 کەس مافی دەنگدانی هەیە بۆ دیاریکردنی 31 کاندید لەو لیستەی کە دیاری کراوە دیارە بەپێی ئەو با بڵێن بڕیارانەی کە لەلایەن دراوە لێرە لە مەڵبەندی هەولێر 31 کەس باز ئەو کەسێک کە دەنگ دەدات دەتوانێت دەنگ بە 31 کەس بداخل بە 31 کاندید بدا دواتریش ئەو 31 کەسە ڕکابەری دەکەن بۆەوەی کە 12 کاندیدا ببن بە ئەندامی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو 12 کەسە دوو کەسیان دوو کاندیدیان ژن دەبێت و لەگەڵ دە کاندیدی پیاوکە سەدەکەون بۆ کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان کەوا بڕیارە لە ڕۆژی 27 ئەم مانگە کۆنگرا بەڕێوە بچێت دیارە گاماشم پێکرد پرۆسەکە لە بەیانی زۆر لە شاری هەولێر یاخود لە مەڵبەندی سێ دەستی پێکردو و پرۆسەکەش بەردەوامی هەیە. بەڵێ خۆشەویستان لە هەولێرەوە دەچینە کۆیە دەچینە لای هاوکارمان هەر کاروان بەس ئەمیان کاروان نازمە لەسەر هەڵبژاردن یاخود کۆنفرانسی مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆیەوە زانیارەکانمان بۆ دەگوازێتەوە سەبارەت بە ئەنجامدان و بەڕێوەچوونی کۆنفرانسەکە. سڵاوتان لێ بێم کاتتان باش لە سەعات 8 بەیانیەوە لە مەڵبەندی کۆیە دەرگای هەڵبژاردن بەڕووی ئەو کەسانەدا کراوەتەوە کە خۆیان هەڵبژاردووە ژمارەیان 4 کەسە وەگەوەی کە ئێستا لە دیمەنەکاندا دەبیندرێت یعنی ئامادەکاری کراوە بۆی کە ئەو کەسانی کە دێن دەنجی خۆیان دەدەن بەپێی ڕێنمایانی کۆمیسیۆن کە دایناوە لە سەعات 8 بەیانیەوە تاوەکو 4 پاش نیۆڕۆ ئەم هەڵمەتە یاخود ئەم کۆنفرانسە بەردەوامی دەبێت و پێشوازی لەو کەسانە دەکرێت کە یعنی دەیانەوێت لێرە دەنجی خۆیان بدەن و بە شێوەیەکی ئازادانە و لە پێچاوی ئەمە لە پێچاوی گەلی کوردستان بڵێن چندۆقان کرانەوە بە ڕووی ئەو کەسانی یاخود بەڕووی دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەوەی کە کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەشوهەوایەکی ئازاد و دیموکراسیانەدا تێپەڕێت کە ئەمەش لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن سەرۆک بافت جەلال تاڵەبانی لە شاری کەرکووکەوە ڕاگەندرا کە 27 مانگ کۆنفرانسی یاخود ئەمڕۆکە 21 مانگە کۆنفرانسی بەڵبەند و مەکتەبەکان کردو لە 27 مانگیشدا کۆنفرانسی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی ئەنجام دەرێت بە دروشمی نوێگەری لە کاردا کۆدەنجی لە بڕیاردا. بەڵێ سپاس بۆ هاوکارمان کاروان نازم کە لە کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو دەگەڕێمەوە لای کاکاتا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین کاکاتا هەڵبەت کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم جارە جیاوازە کۆنگرەکانی تر ژمارە ئەندامانی کۆنگرە کەمە 600 ئەندام لە خۆ دەگرێت کۆنگرەکانی تر زیاتر لە 1000 ئەندام تێیدا بەشدار بوون و پەیڕەوی نوێ دەڵێت کە ژماری ئەندامانی سەرکردایەتیش بۆ نیوە دادەبەزێت دەکرێت ئەمە دەرخەری ئەوە بێ کە زۆری ژماری ئەندامانی سەرکردایەتی گەورەی حیزبێک ناگەێنێ بەڵکو ئەمە ئەوە دەگەێنێت کە کەسی شیاو لە شوێنی شیاودادرێت هەیکەلی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی کە هەیکەلیش تازەدانرێ هەموو کۆنگرەیەک بۆ حیزبی سیاسی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێخۆڕێخستنەوەیە ینی ڕەنگە بۆم قۆناغا پێویستی بە ئەم هەیکەلە تازە بێت بۆ چڕکردنەوەی تواناکان بێ و یەکێتی نیشتیمانی کوردستان توانای زۆری هەیە هەر لە کادری خوارەوە هەتا سەرکردایەتی خەڵکی زۆر باشی هەیە بەڵام بۆ ئەم هەیکەلە تازە ئەرکەکان چڕەکاتەوانێ ینی
هەموو ئەو هەواڵانی کاتنە سەرکرداتی لە دوای تەوزیعی ینی هەڵەبژێردێن بۆ دەستەکانی پێش مەکتەبی سیاسی و کارگێڕانە خۆی پرسیار بێکاگە تا بڵم بۆچی لە کۆنگرەکانی ترا و ژمارە زۆرە بەشدار بۆ بۆچی ئەم جارە ئاوا کەمە ڕەنگە کەم نییە پێویستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم قۆناغە ئەمە نەیە ینی ڕەنگە ئەتوانی 2000 کەسیش بەرێ بەڵام کۆنتترۆلکردنی 2000 کەس یا ئەرکەکەی چییە؟ ینی تۆ چڕکردنەوەی توانای کادرا بۆ ئەرکێکی سیاسی بەڕێوەبردننی کۆنگرە و بۆ دروستکردنی هەیکەلێکینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنی ئەمە گرنگە یەکێتی نیشتیمانی فۆرمیش تازە دروستکە و لە کۆنگرەیە بڕیار لەسەر ئەو پرۆژانە برێ لە پەیڕە و لەسەرکرداتی نوێ لەوەی کە لە کۆنگرە پێویستی پێێتی ڕۆشنەکانی بۆ بەڕێوەبردننی ئەو مەراسیمە ینی خۆ بۆ تێپەڕان نەک تێپەڕان یاخود بۆ گەڵاڵەکردنی ئەم بڕیارانەیە کە لە کۆنگرادرێ و دەستە جەمعی بڕای لێ بدرێ و هەیکەلی چونە دروستەکرێ و ئەم کۆنگرەیە جیاوازە لە کۆنگرەکانی تر ئەنی شەر نیە ژمارە زۆر بە یاکەم بێ گرنگی ئەرکە سیاسیەکە چییە؟ و کەسی شیاو لە شوێنی شیاودا بێت ینی ئەرکی هەواڵەنە ڕەنگە لە ئۆرگانەکانی تر پێشوە بۆ منە زۆر و بۆریەک ئەگەر هەبوو بێ ئەم جارە پوختە درستە پوخت و چڕە ینی هەموو بۆ نمونە ماڵبند لاچە هەیکەلی مەکتەبەکانیش ڕێک بخرێتەوە هەیکەلی ئۆرگانەکانیش ڕێک بخرێتەوەێ ئەو کاتە ئەو هەواڵانە هەمووی ئەرکی پێدرێ ینی هەل لە ئەندام مەکتەبەوە هەل لە کادری ترەوە لە ئۆرگانەکان لە مەکتەبەکان لە بەپی ئەو هیکە لە نوێی بەپی ئەو شێوازە تازێکیشێتی خەباتی بۆکە ڕەنگە لە ڕاستی خوارە فراوانتر بێ بەسەرکردایەتیشی سەر بەکارکردنیشی چڕ و بەربڵاو و فراوان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنی هەموو مەڤاڵ ئەرکێک چێدرێتێ کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بەڕێبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەرپێشخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەرکێکەی خاتە سەرشادی هەموو کادر و هەواڵان و لە کۆنگرەکە بڕیاری لێدرێ ئەمە زۆر گرنگە سەرکردایەتێکی چڕ و پۆخت بۆ کارکردنیشی بەرفراوان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەمە ئامانجە سەرێکێکەیە و ئەمەش نوێگەری هێنێتە ئاراوە بێگومان جا کاکاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر کۆنگرەشی نەکرده بێت ئەگەر نێوانی کۆنگرەکان زۆر بۆ بێ هەڵبەت پلنیۆمی کردووە پارساڵ دیداری یەکێتی ئەنجامدرا دیداری یەکێتی تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەنجامدانی کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان یان دیداری یەکێتی تا چەند ڕنگدانەوەی دەبێت ڕنگدانەوەی هەبوو لەسەر ئەم کۆنگرەیە مۆدلیشی زۆر تازە باش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ینی من تەمە ناکەم کۆنگرەیەک و دیدارێک هەموو لە تەمەنی 4 ساڵی یەکێتیا هەبێت ئەگە دوانیش نەبێت هەرچەند بڕیاری ساڵانەی لێدراوە چکە بۆ ئەو کاتاگەر لە یەکێتی لە کۆنگرەیە کادر کەمتر بچێتە ناو هەرچەند بە کۆنفرانسیۆنەکانە بەڵام سرکردنەوەی ئاڕا لە هەموو سێکتەرەکانە لە دیدارەتیایی بوو ئەنی لە هەموو شارەکانە لە هەموو سێکتەرەکانە حتا پەروەردە دادگا تەندروستی هەموو لە ئەو دیژانانەی کە هەیە بۆ راپۆرتی خۆی بڵاو گەڵاڵە کرد زۆرترین کادر و بەرفرانترین کادر بۆچونە خۆی دروست کرد لەسەر ئەساسی ئەمە پرۆژە بۆ سێکتەرەکان بەرهەمێناوکە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوە ئیشی لەسەر کراوە ئەوەی کە پەیوەندی لە پەرلەمان هەبوو ئیش لەسەر کراوە ئەوەی کە پەیوەندی بە بەخاو بە پەیوەندیەکانی نێودوڵەتی هەبوو ئیش لەسەر کراوە ئەمە پێویستیی زۆر زۆرە بۆ ئەپدەیتکردنەوەی حیزب ئەنی لە نێوانی ئەو 4 ساڵەدا یارمەتیرە پاوەێکی زۆر باشە بۆ پرۆژێ خەڵک بۆ یارمەتیدانی یەکێتی وی بزانێت بەرچاوی ڕوون بێ ئیش لەسەر چیەکە و بۆ ئاراستەکردنی سێکتەرەکان لە ناو یەکێتی کە لە خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا لە عێراق و لە جیهانی شادۆری هەیە ئەتوانێت بەپێی ئەم بەرچاو ڕوونیانە ئیشی لەسەر کات و کە ڕنگدانەوەی خواستی کادرە ئەنی نەتیجە مهمە کە تو پرۆژێک گەڵاڵت کرد بەرهەمهێنانی پرۆژە و دومیشە بۆ پراکتیکردن ڕنگدانەوەی زۆر باشێ بێت دیدانەوەی مۆدێکی زۆر تازە بوو ئەم نوێگەریە لە کاردا تەنها نوێگەری نییە لە کاری حیزبیدا ڕەنگە تێڕوانینێک هەبێت بۆ کۆنگرا بڵێن ئەمە نوێگەریە تەنها نوێگەریە بێ لە کاری حیزبایەتیدا حیزبایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو ئەم نوێگەریە کار لەسەر بابەتی یا لەسەر کاری پەرلەمان لەسەر حکمڕانی لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی دەکات و لەسەر سیاسەتی بەڵێ گرنگترێکە حیزب مادام لە جونگە ئەساسەکانی حکمڕانیایە یەکێتی نیشتیمانی کوردستان وایە پێویستی بۆ ئاگای لە هەموو سێکتەرەکان بێ هەم بۆ کەم و کورتیەکان هەم بۆ چارەسەرکردنی کەم و کورتیەکان هەم بۆ پرۆژەی پێشخستنی سێکتەرەکان لە دیدار ئەمە زۆر ڕەنگیایە سەرکی لە خوێندنی باڵایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانێت کێشەی خوێندنی باڵا چییە لە پەروەردەی ئەزانێت کێشەکەی چییە و ئەزانی پێویستی بە چییە و لەم سێکتەرانە کە خۆی بەشێکە لە ئاسی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستان
ئەوی بە نوێنەرانی خۆیەکرێ بە تیمی یەکێکرێت لە حکوومەت لە هەرێمی کوردستان لە بەخاش یەکێتی هەوڵی بۆ ئەیان کەواتە زۆر گرنگەکە بۆ ئەوی کە بیبەستیتەوە خواستی خەڵک لەگەڵ حیزب لەگەڵ حکوومەت دیدارێکێک بوو لەم بەرهەمێنانی بڕیار و پرۆژانی کە ئەمە حیزب پێویستی پێێتی ڕەنگە لەم مۆدل لە تازای جیاوازتریش کاکە تا ڕەنگە بەشێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەتوانین بڵێن لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش نیگەرانی و تووڕەییەکیان پێوە دیار بێ لە حیزبەکە. ئەم کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەنجام دەدرێت دەتوانێت لە دوای ئەوە لە نیگەرانی و تووڕەییەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بکاتەوە؟ هەمیشە خۆی نیگەرانی تووڕەیەکان ڕەوایە چکە بۆچی چاوی ئومێدان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیشی گەورەتریان بۆ بکە. ئەنی ئەم ڕێگەوای نیگەرانی بێ پاڵنەرێک بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڵێ ئەم نیگەرانە پڕ بکاتەوانێ و بە هەندی وەربگرێ ئەنی کاری لەسەر بکات هەم لەسەر وەکو کادری حیزبی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان لەوتی هەیە چاوی ئومێدی لەسەر بۆ قۆناغا گرنگەکان تێپەڕێنێ وەکو باسمان کرد پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان چاوی ئەو ئومێدی لەسەرە کە بەو نیگەرانیانەوە خەباتێکی نەرم کات بۆ تێپەڕاندنی ئەم قیرانانە پێشکەشکردنی ئەزمموونێکی تازە بە حکومەت هەرێمی کوردستان کەمە لە هەڵبژاردننی پەرلەمانە ڕەنگەیاتەوە هەتا یەکێتی نیشتیمانی کوردستان قەباری کورسیەکانی متمانی زیاتر وەربگرێ توانێت ئەو گۆڕانکاری کە جێخواستی خەڵکی کوردستانە ئەشەر سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەشیکات. ئەمە زۆر گرنگە بۆ یەکێتی پشتیوانی خەڵک بە خەڵکی پشتیوانی بۆ گۆڕانکاریەکە. دەست چاوت خۆش زۆر سپاس مادومان کردی. سپاس بۆ عەتا کەریم کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. هەڵبەت ڕۆماڵەکە درێژەی دەبێ بەردەوامی دەبێ لە لای ئێمەوە کۆتایی پێدێنین و هاوکارانم لە هەواڵ لەگەڵتان بەردەوام بن لای ئێمەوە خواتان لەگەڵ کاتێکی خۆش.